بەناوی خی گەورە میهرەبان ئامادەبوانی خۆشەویست سەرۆک و ئەندامانی کۆمەڵی کەماندامانی سۆران ئەم کاتتان باش بەڕێزان ئێمە ئەمڕۆکە لە نێوان چین و توێژێکین کە سەرچاوەی هێزن نەک تەنها بۆ خۆیان بەڵکو بۆ ئێمەمانانیش لە نێوان چینێکین کە ئەوەندەی ئەوان بڕوان بە خۆیان هەیە بووەتە ئیلهامێک بۆ ئەوانی ئێمەش من دەمەوێت باسی لێک لەوە بکەم کە باسی لە خاوەن پێداویستی تایبەت دەکرێت دەبێت هەموو شتەکانی لە بەرچاو بگیرێتن ئەوانەی ئێمە بینیمانە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوانەی کە ناویان ناوە خاوەن پێداویستی تایبەت ئەوەندە توانایان هەیە ئەوەندە بڕوایان بە خۆیان هەیە کە لەوانەیە بە بەراورد لەگەڵ مرۆڤێکی دیکە کە هیچ کەم و کوڕیەکی لە جەستەیدا نەبێتن بەڵام زۆر لەوان بەتواناتر و بە باشتر بتوانێتن ڕۆلی خۆی بجێڕێتن ئەوە دەلالت لەوە دەکاتن کە شەرت نییە کە باس لە خاوەن پێداویستی تایبەت دەکەین بۆ ئەوەی بتن کە کەم و کوڕیەکی لە جەستەیدا بێتن نەتوانێت جوڵە بکاتن هەموو ئەوانەی کە لەم دەبەرە من لەو ماوەیە ئاشنایەتیم لەگەڵیان هەبووە کەسانی زۆر بەتوانا بووینە بۆیە دەمانەوێت ئەو جیاوازیە کە باس لەوە دەکرێتن کە خاوەن پێداویستی تایبەتە ئەوان ئەوەندە بڕوایان بە خۆیان هەیە ئەوەندە سەرکەوتو لێ هاتوونە ئێمە نامانەوێت بە هیچ شێوەیەک بە شێوەیەک لە شێوەکان ڕەفتاریان لەگەڵ بکەین کە ئەوانە حەز بکەن جیاوازییان لەگەڵ کەسێکی دیکەیان لەگەڵ ئێمەمانان هەیە ئێمە پارساڵ لەو ڕۆژە لەم مینبەرەوە باسمان لەوە کرد کە ئێمە هەوڵدرن لە ئیدارەی سۆران هەڵی کار بۆ ئەو خاوەن پێداویستان تایبەتیانە دابین بکەین لە خلالی ئەم 2 ساڵە لەگەڵ کۆمەڵش ئێمە هاوکاری و هەماهەنگیشی تەواومان هەبووە و هەوڵمان داوە هەموو ئەو خاوەن پێداویستی تایبەتیانەی کە خولیای ئیشکردنیان هەیە و حەز دەکەن کار بکەن ئێمە ئەفزەلیت دەدەین بەوان و ڕێژەیەشی تایبەتیشمان داناوە بۆ ئەوەی ئەوانە لە ناو کایەکانی ئیدارە و حکومی و فەرمانگەکان بتوان ڕۆلی خۆیان بجێڕن و کار بکەن هەر یەکە و لە بواری خۆی دەتوانێتن کار بکاتن و بە کارکردنیان زیاتر متمانە بە خۆبوونیان و لە نێو کۆمەلگا و لە ناو خێزانەکانیشان کێشە و گرفتەکانیان زیاتر بەوە چارەسەر دەکرێتن لەوەی کە ئێمە هەندێک جاران کە پێویست دەبێتن وەکو ئەنی هاوکاری ئەو خاوەن پێداویستیان تایبەت بکەن ئەوەی کە جێگای خۆشحاڵیە هەموو ئەو خاوەن پێداویستیانەی لەو سنوورەدانە ئەوەندەی ئەوان خولیای ئیشکردن و کارکردنن لەوانەیە کەسانی دیکە کە هیچ کێشە و گرفتێکیشیان نییە وەکو ئەوان خولیای کارکردن و ئیشکردن نەبن بۆیە ئێمە لەسەر ئێمەش پێویستە وەکو ئیدارە ئەگەر ئەوان ئامادەی ئەویان تێدا بێتن کە بتوانن ڕۆلی خۆیان بژێڕن و کار بکەن ئێمە دەبێت بە هەموو شێوەیەک ئەو هەڵیان بۆ بڕەخسێنین و هەوڵ بدەین کار بکەن بەڕێزان کێشە و گرفتەکانی خاوەن پێداویستی تایبەتەکان بە تایبەتی لە سنووری ئیدارەی سۆران کە ئێمە ئەو زۆرانێک کە پارساڵیش باسمان کرد هەندێکیان کە لە زگماکەوەنەوە هەندێکیشان بەهۆی ئەو شەڕ و ئاژاوەی کە لەم سنوورە هەبووە زۆریان بوونە خاوەن پێداویستی تایبەت ئێمە پارساڵ دراسەمان لەسەرەوە کرد بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ زانکۆی سۆران بۆ ئەوەی توێژینەوەک لەسەرەوە بکەین کە ئایا بۆچی ڕێژەی خاوەن پێداویستی تایبەتەکان ڕێژەی کەمەندامان لە زگماکەوە لە بەرزبوونەوەدایە بۆی بتوانین هەم لەگەڵ توێژینەوەی زانکۆیەکان و لەگەڵ وەزارەتی تەندروستیش کار لەسەر ئەوە بکەین کە هۆکارەکانیان دەستنیشان بکەین و بۆ ئەوەی ڕێژەی ئەو کەم ئەندامانە کە لە زگماکەوە هەن کەم بکەینەوە لەسەر ئەو بەرنامەیە هەر بەردەوامین تا ئێستا ئامادەکاریەکان بۆ ئەو کۆنفرانسە پارساڵش ئیشمان لەسەر کردووە بەڵام جارێ وادەی ئەم کۆنفرانسەمان دیاری نەکردووە بەڵام یەکێکە لە بەرنامەکانی ئێمە لە ئیدارەی سۆران بۆ ئەوەی نەک لەسەر ئاستی ئیدارەی سەربەخۆی سۆران بەڵکو لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش کا لەسەر ئەو توێژینەوەی بکەین ئەوانی دیکە کە بەداخەوە ناوچەی ئێمە ناوچەیەکی هەم لە ڕووی سەربازی و مین ڕێژکراوە ناوچەیەکی زۆر بەرفراوانە زۆربەی قوربانیەکانی ئێمە قوربانیەکانی ئەم شەڕانە بوونەوە ئەم ئاژاوانە بوونە کە لەم سنوورە هەبووە
جارێک کەش قوربانێکی زۆر لە ئەوانە لە ناو کەسوکار و هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران هەبەوە. بە هەمان شێوەمە دەمانەوێت کار لەسەوە بکەین کە خاوەن پێداویستی تایبەت ڕۆلی خۆی هەبێتن لە بەڕێوەبردن و ئیدارەدانی ئەم شارە. من لەو ڕۆژەوە جارێکی کە دەستخۆشی لە کۆمەڵە و دەستخۆشی لە هەموو ئەو خێرخوازانەش دەکەم کە ڕۆلیان هەبووە لە هاوکاریکردنی ئەم خاوەن پێداویستی تایبەتیانە و ئێمەش لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەموو هەوڵ و تەقەڵایەکمان بۆ ئەوەیە ئەوانە زیاتر لە ناو ئێمە بتاوێنەوە و بتوانن بەیەکەوە شان بەشانی یەکتری خزمەتی هاوڵاتیان بکەن و هەست بە بوونی خۆیان بکەن کە من دڵنیام ئەو لێ هاتووی ئەوان هەیتیان وەکو باسم کرد لەوانەیە زۆر کەسێک کە هیچ کێشەیەکی لە دەستێنەی بێتن نەتوانێتن وەکوان ئارکەکانی ڕابپەڕێنێتن. من دەستخۆشیان لێ دەکەم و سوپاسی کۆمەڵ دەکەم و ئینشەڵا بەیەکەوە هاوکار و هەماهەنگ دەبین و سوپاسی ڕێکخەرانی ئەو چالاکی ئەم ڕۆژ دەکەم. هیوادارین هەموو بەیەکەوە لە خزمەت خاوەن پێداویستەکانی تایبەت بین ئەمڕۆکە و لە داهاتووش پەیوەندی و هاوکاریەکان و هەماهەنگیمان زیاتر بێتن هەم لەگەڵ کۆمەڵەوە هەم لەگەڵ هەم ئەو خاوەن پێداویستانی تایبەت دەکەونەوە سنوورە. جارێککە ئامادەبوونتان ڕێز و تەقدیرە بۆ خاوەن پێداویستەکان تایبەت و ئەوانەی کە هەشن من ناوێن لێ بنم خاوەن پێداویستی تایبەت چونکە زۆر لە ئێمەمانان سەرکەوتوتر و بەتوانەترن. زۆر سوپاس. ئینشەڵا ڕۆژێکی خۆشی بێکەوە دەبێنە سەر. زۆر سوپاستان دەکەم.